ئەمە دیمەنی ئەو شەڕئاوەیە کە ئەمڕۆ لە شاری سلێمانی ئەنجام درا. هاوڵاتیان بە خۆشیی زۆرەوە بەشداری ئەو شەڕئاوایان کرد، بەڵام نیگەران لەوەی فیستیڤالەکە بە شێوەیەکی ڕێکخراو نەبووە. داواش دەکەن بۆ ساڵی داهاتوو بە شێوەیەکی باشتر و بە بەشداری هەردوو ڕەگەزی نێرومێ ئەم فیستیڤالە ئەنجام بدرێت. هاوکات داواشیان کرد ئەمە ببێتە نەریتێکی ساڵانە وەکو سەرجەم وڵاتە پێشکەوتەکان ئەم جۆرە فیستیڤالانە ئەنجام بدرێت. بەڕێوەبەری قاوەخانەی کولتوری سلێمانی کە فیستیڤالەکەی ڕێخست بوو، ڕەخنەی ئەوەی لە شارەوانی گێت کە وەکو پێویست ئاویان بۆ دابین نەکردوون، بە بەراورد بەو هەزاران کەسەی ئامادەی فیستیڤالەکە بوون. زۆر خۆشە بە سێرەکە ئێستا ئافرە دەرنایێرە بەشداری تیاکە لەبەری کاکە چێتە ناو خەڵک باڵێنێ ئەمە شەڕاوە خۆ شەڕە باڵ نییە. شتێکی جوانە، ئێمە چیمان لە وڵاتان کەمترە. خۆشەم شتا تا ئێستا شتیوان نەبووە. بەڕاستی ئەمە یەکەم جاریشە لە کوردستانە ئەم نەریتە بێ هیوادارین هەموو ساڵ ئەمە بکرێت، هەموو ساڵە بکرێ بەس میکە بە منە. خۆشە بەڵام نەبێ بە شەڕ وشتیوە، یعنی شتەکان بەسەرە بێ خۆشە. ئەمە ئایتیا بەتەکیت حەزەکەی پێ تاکەم. وەڵا خەڵکم زۆر تار کردووە. حەز بە خۆشیێکی زۆرەکەی بەڕاستی هیوادارم ئەمە هەموو ساڵێ دووبارەی پێ بدرێتەوە. من لە شاری کەرکووک هاتمەوە بۆی بووە تێبینیەوەشی ئەم کردایە کە خەڵکێکی زۆر ڕۆکات دێرە بە تایبەتی شاری سلەیمانی حەزیان بەم بەزمە هەیە. ئەمە شتێکی خۆشە بکرێت ساڵانە دووبارە بکرێتەوە. هیوادارم هەموو ساڵێ ئەم ڕۆژە دووبارە بێتەوە ڕۆژێکی زۆر خۆشە. هیچ دەسەڵات هیوادارم بەردەوام دێت هەموو ساڵێ. لە زۆربەی وڵاتان وەکو وتمان شەڕە هێلکە و شەڕە تەماتە و ئەم جۆرە فیستیڤالان سازکرێت، بەڵام ئەمە کە لێرە بینیمان ئەگەرچی فیستیڤالێکی خۆش بۆ هاوڵاتیان زۆر بە خۆشحاڵی و بەشداریان کرد، بەڵام خوا بەوە ڕەحمی کردەوە شەڕە هێلکە و پەتاتە و تەماتە نەبووە لە وڵاتە. ئێنا ئیبادە ئاکراین دڕحانەوە بەکرد سلێمانی.